لە شاگردانی کۆڕی عەشقم و جێ هەر لەوێ ئەگرم کە من مشتێ چڵوچێو بم بە چی بم کەڵکی چی دەگرم. مەحوی نوتکە کە خۆی بە شاگردانی کۆڕی عەشقەزانێ بۆ ئێمەش میراتێکی گەورەی بەجێهێشتووە کە یەکێ بین لە شاگردانی کۆڕی عەشق بۆ خەبات بۆ کار لە پێناو مرۆڤایەتی کورد کوردستان ئینسانیەت کە خەبات بکەین هەوڵ بین کار و کردەوەمان شوێنی خۆی لە ناو دڵی نیشتیمانە بگرێت. باسی کەڵەپیاوێ کە دڵ و گەوهەر لە دەم و کار و کرداریە هەڵدەقڵێ کەریمی عەلەکەیە ئەو جوامێرە بە ئەمە کە دڵسۆزەی خاک و نیشتیمان و شاری سلێمانی و هاوڕی ژیانی بە ژیانی و دڵسۆزی شێخی نەمرمان شێخ مەحموودی نەمر کە لە ساڵی 1920ەکانە لەلایەن شێخی نەمرمانەوە هەڵبژێراوە بۆ وەزیری دارایی لەبەر ئەوەی بە ئەمەک بوو دەستپاک بوو دڵسۆز بوو نانی لەگەڵ فەقیر و هەژار و شار و گەدا و منەوەرە بەش دەکرد. ئەو مرۆڤە بوو کە بە ئاشکرا و بەنەهێنی دەستی ڕەحمەتی بە یەکسانی دەهێنا بەسەر خەڵکی شارە. ئەو مرۆڤە بوو کە بە هەڵوێست و کارە جوانەکانە بوو بە شاگوڵی دەوڵەتەکەی شێخی نەمر. هەر ئەم عەشق و خولیایە بوو کە خۆشەویستی کەریمی عەلەکە نەوە بەنەوە گواسیەوە بۆ ئێمە و لە باو و باپیرانمانەوە ناو دەنگ و ڕنگ و کرداریمان بیست. بۆیە یەکێ لە ئاواتەکانی من خۆکو خۆم ئەو بوو کە ڕۆژێ بێت ئەو قەرزە گەورەی ئەو مرۆڤە بە ئەمەک و باڵا بەرزە جوانەی نیشتیمانم بەسەر بکەمەوە و بتوانین تۆزی پیرۆست لەسەر لاشە و قەبری نەهێڵین گەرد بگرێ. دامەزراوەی کەریمی عەلەکەماندانە، ئەو دامەزراوەی کە شوێن پێ و هەڵگیری کار و کردەوەکانی کەریمی عەلەکە بوو. کەریمی عەلەکەی بە ئەمەک کە مرۆڤێکی ڕاستە هاودینمان نەبوو بەڵام هاونیشتیمانمان بوو کە لە پاڵ دیانەتی پیرۆزی خۆی کرداری باڵابەرزیشی نیشانی مرۆڤ و مرۆڤایەتیدا کە لەم دۆڵەوە بەرەو ئاسمانی گەورەی کوردستان کار و کردەوەکانی بەڕێ کرد و کردارە جوان مێرەکانشی وەکو ڕەوشتە بەرزەکەی نەوە بەناوە بۆ ئێمە ئەگواسرێتەوە. ئێمە شەر ئەوە بتوانیمانکەوە باڵەخانەیەکی بچووک بەڵام بەناو دەنگ لە شاری سلێمانیە دروستکەین بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکە کە هیوادارم کەریمی عەلەکە ببێتە ئەو کەریمی عەلەکەی کە ژیان و ڕۆح و دڵ و دەرونی کەریمی عەلەکە لە گۆڕەکە ئاسوودەکەین خزم و کەس و کار و هاونیشتیمان و ئینسان دڵسۆزەکانی و ئەو وانەی کە خەباتیشیان دەکرد لەگەڵیا بۆ بەرزی نیشتیمان هەمویان ڕۆحیان شاد بێ و ئاسوودە بکەین. ئێوەش بەخێر بێن گەورەتان کردین. هیوادارم بتوانین بە هەموومان ئەو کارانەی کە کەریمی عەلەکەی کردوێتی ببێتە خەرمانێک و ئێمەش مەڵی گەورەتری لەسەردانین بۆ بەرزڕاگرتنی ئەو کێشەی کە هەمانە و هەموومان ئامادەین لە پێناوێ خۆمان بکەین بە قوربان. سوپاستانەکەم بە خێراتنتانەکەم.